صلى الله عليه وسلم تنها قرآني بيبو بو بباوران جاري واهمو دي خوين دو إنسانك برواشي بقرآن نبو بلان بهوي أو قرآن وإيماني دهينا توفيلي كري عمدي دوسي بو من دقيريتا ودفرمي هاتم بو ناو مكة بباوران قوتيان اگر چوي بو ناو مكة آقاد لي بين نتشي قويل محمد بقري شتيكي واي بي وكو سحر واي كاري قريد بسر ودبيت شتێکی پێیە کارت تێدەکان نەچی بە هیچ شێوازە گوێ لە محەممەد نەگری بۆیە توفەیل کە ئینسانێکی شاعیر بووە ئینسانێکی خوێندەوار و وریا بووە دەڵێت چوومە لای کەعبە و لۆکەم لە گوێ نابوو بۆ ئەوەی کە گوێم لە محەممەد نەبێ صلی الله عليه وسلم چونکە بێباوەڕان ئەوەن دەترساندمیان گوتیان گوێ لە محەممەد نەگری چونکە ساحیرە و دەتخاتە ژێر کاریگەری خۆی ئاوا وەسفیان دەکرد چونکە دەیانزانی ئەو قورئانەی پێبوو بۆ هەر کەسێکی دەخوێندەوە ئەگەر بە دڵێکی پاکەوە گوێی لێگەت پایە ئەو قورئانە کاریگەری بەسەرەوە دەبوو ئیمانی دەهێنا بۆیە توفەیل دەڵێ دواتر گوتم باشە خۆ من ئینسانێکی نەخوێندەوار نیم با بچم گوێ لەو پێغەمبەرە لەو محەممەدە بگرم ئەگەر قسەکانیم بەدڵ بوو قسەکانی وەردەگرم ئەگەر قسەکانیشم بەدڵ نەبوو ڕەتی دەکەمەوە و لێی وەرناگرم بۆیە دەڵێت چاوەڕوانی محەممەدم کرد صلی الله عليه وسلم تاوەکو لە ماڵی خوای پەروەردگار چۆوە بۆ ماڵەکەی خۆی شوێنی کەوتم و لەگەڵیدا چوومەوە بۆ ماڵەوە دواتر کە چوومەوە بۆ ماڵەوە داوای ئەو قورئانەیەم لێکرد بۆ ئەوەی کە گوێم لێبێ پێغەمبەر بۆم بخوێنێ دەفەرمێ هەندێک قورئانی بۆ خوێندم دواتر گوتم بۆم دووبارەکەوە و جارێکی دیکە بۆم بخوێنەوە بۆیە کاتێک کە توفەیل شاعیرێکە ئینسانێکی خوێندەوارە دەفەرمێ کە گوێم لە قورئان بۆ یەکسەر بەهۆی قورئانەوە موسڵمان بۆ ئیمانی هێنا تەماشاکەن بەڕێزان لە ڕووی ڕوحیەوە ئەوە کاریگەری قورئانە بۆ چەندین کەس ئاوا ئەو پێغەمبەرە خوێندوویەتی یەکسەر بەهۆی قورئانەوە موسڵمان بووە